بڕیارە لە کەرکووک 1300 کەس لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگاکە بە شێوەی گرێبەزدا بمەزرێن کە لە پرۆژەی یاسای بودجەی عێراق دەنگی لەسەردرا. لە سەرەتای مانگی داهاتوو بە شێوازی ئەلکترۆنی فۆرم پێشکەش دەکەن. ئەوانەی دەیانگرێتەوە دەبێت لە دایکبووی 2001 تا 2005 بن و بڕی موچەی ماگانەی گرێبەستەکان 500,000 دینار دەبێت و بۆ ماوەی 3 ساڵە. دانیشتوان بێ ئەبێ لە کۆی 37,000 گرێبەست لە عێراق 1300 یان وەکو پشکی پارێزگای کەرکووک دیاری کراوە. وتەبێژی پۆلیسی کەرکووک زانیاری زیاتر لەسەری دەخاتە ڕوو دەڵێت پێشبینی دەکرێت دوای تەواوبوونی 3 ساڵەکە بکرێنە هەمیشەیی. هەموو ئەو شۆنە تایبەتانێکەوە بە تەدریبەوەیە یاخود ساحەی عەرەضاتە یاخود ئەوانەیەکەوە ژوورەکانیانە ئەوانێکەوە خوێندنی تیا دەکەن ئەوان هەمووی ئامادەکاری بۆ کراوە. ئستمارەکە ئەلکترۆنیە لە ڕێ ئینتەرنێتەوە هیچ واستەیەک و شتێکی تیانە. ئەمانەکە ئستمارەکان لە بەغدا تاو دەکرێت هەمووی وەرەگیرێ لەوێ مسادقە ئەکرێ گەڵی دەئینێرنەوە بۆ کەرکووک بە پێی مفاضلەیەکەمانە مقابلاکرێن. هەر نەتەوەیەک نسبەیە تایبەتی هەیە لەو دامەزراندنە. کەرکووک تایبەتمەندیەکی جیاوازی هەیە لە بەرەوەی فرەنەتەوەیە. فەرماندەی پۆلیسی کەرکووک خۆی بۆتە ڕئیسی لیژنەی دامەزراندنەکە لە ناو شاری کەرکووک بە فەرمانی وەزیری ناوخۆی عێراقی 6 ئەندامی لەگەڵایە. ئەو 6 ئەندامە هەمووی مدیری دایرەکانە. چوینە شوێنە گشتیەکان تاکو بۆ چوونی خەڵک بزانین لەبارەی دامەزراندنەکەوە. لێرە ئەبوو سامان بینی کە 19 ساڵە لەم بازاڕەدا کار دەکات و پێی وتین زۆربەی ئەوانەی کاسبکارن لە توێژی گەنجانن و خاوەنی بڕوانامەی باڵان و نەبوونی هەلی دامەزراندن بۆ کارە بۆ ئەوەی خواستیان بۆ سەربازی بێت و سوود لە بڕوانامەی بەدەست هاتوویان وەرنەگرن. ئێستا گەنجان ڕوو دەکەنە سەربازی چونکە دامەزراندنی مەدەنی نییە بە پێی بڕوانامەکانیان وەکو ئەندازیار و مامۆستا و ئەوانی دیکە ڕۆیە دەبنە پۆلیس. ئەم گرێبەستەی پۆلیس کە کراوەتەوە لە کەرکووک زۆربەی گەنجان و دەرچوان ڕووی لێ دەکەن بۆ پەیداکردنی بژێوی ژیانیان. منۆگە گەنجێکی ئەم شارە بەون ئەمەوێ بەڵێن تەمەنەکەم شمولێکە کە تەمەنم 21 ساڵە و بەڵێ ماڵی 2001 تا 2005 شمولێکە باڵێن کە بۆم تاعیناتی شورتەیە ئەمێ شورتە ئاسانکاریم بۆ بکە گەنجەکان خاتەمی پەنا بۆ سەربازی تاعیناتی هیچ نییە. بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگاکە لە ئێستادا نزیکەی 11,000 کارمەندی هەیە لە کاتێکدا کەرکووک پێویستی بە 17,000 پۆلیسە. بەڵام ئەم دامەزراندنەوە دەکات ژمارەیان تا ڕادەیەک زیاتر بێت و جگە لە ڕیزەکانی پۆلیس هاوکات بۆ بەڕێوەبەرایەتی پۆلیسی هاتوچۆ و ڕەگەزنامەوباری شارستانیش بە هەمان شێوە هەلی دامەزراندن بە شێوەی گرێبەست دەبێت. یوسف موڕاد، کەناڵی کەرکووک.